هاوڕێیانە و کاتتان باش چۆنن؟ بە هیوان باش بن. بەخێر بێن ئاوڕێیان ببورن کەتینە ئەو شوێنەی ئێستا تۆپانەی ئامەد سپۆرتەوە بزانم بە هیوان بستە خولی یەکەمی تورکیا سەرکەوتنێک بێنێ هاوڕێیان وەرزش بەشەکە لە ئەوە بەشەکە لە شەڕ تورکەکان هەموو ڕێگریەک دەکەن کورد بگاتە ئەو شوێنەی بۆیە بە هیوان بگەنێ. ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان ئێستان دەزانیاری گرنگتان بە من گرنگە ئیتر چۆن یەکێتی هەوڵی سووتانی دەموچاوی کەسێک دەدا کە لە بواری سیاسی و ململانەی کەسێتی کێشەیان هەیە لەگەڵی. بەهەرحاڵ ئاوڕێیان بەس یەک دەقەتە برادرانیش دێن هەندە قسە و باز دەکەین. کەیسی کاکە شێروانی یەکێک لەو کەیسە گرنگانەیە بەداخەوە ئێستا دێن قسە لەسە دەکەین. ئەوڕۆ یازدەیەمین ڕۆژی مانگرتنیتی بەداخەوە کەمترین هەوڵ و فشار هەیە لە بۆ ئازادبوونی یان لە بە ئەوی مافە یاسایەکانی دابین بکرێ. کێشەمان زۆرە وەڵا دیارە. بەخێر بێ ناوڕێیان سەرچاوی ئێمە مشکلای تەکنیکیە مشکلەک نییە لە ئێستاوە بەخواان ئەو حزبانە ئیشی حیز و قوار دەکەن. بڕوا بکەن هاوڕێیان لە چاردەی مانگەوە سێەم جارە شکار لە تیکتۆک کەم کرایە کە گوایە یعنی ئەوە ئی خۆم نییە هەر وەردەگرینەوە قەزدم لە سەخافەت دێنێ ئەو وەسیلە ئێستاش هەندێک ڕوویدا. بەهەرحاڵ بەخێر بێن هاوڕێیان یەک بابەسەرعی بچمە سەر ئەو بابەتەی کە لەو ڕۆژانە ڕێبوار تەهاو ئاسۆ چوبنە لای پاڤێل باز لەوەیان کردێت کە ئەو محافزی گورگە بۆرەکان زۆربەی دەسەڵاتەکانی لە ڕێبوار تەهای وەرگرتیتەوە. ئەوەش پێچوانەی هەموو ڕێکەوتنەکان بوو کە کردیانە لە کاتێکدا مەسەن ڕێبوار تەها وای نەکردیە و ئەوە خەتەرە کاکە هەندێک کە سلێمان پەیدا بووە لە حیزب ڕات ئاشتەوایی کۆمەڵایەتی براد بیدەن بە تورکمان بەزمەیدەن بە هەواڵگری تورکی و گورگەبۆر ئەوانە بەس لۆ شۆڤینێتن دژی هەموو گەلانن تۆ ناتوانین لەگە نازیێتەک بەرەی دروستکەی فاشێت. گورگەبۆرەکان لە هەموو لە زۆربەی وڵاتانی ئەوروپا یاساغن بە قوربان یاساغن. خاڵش کەس بڵێم هەواڵێک لەسەر پارتی لە بۆ من هاتیەکە نیازیان خراپە ئەوروپای ئاگاداری ئەمە لەسە من نییە هەر ئەمن نیم یاری ئایتر هەر ئەو شتە عیز و قۆڕانە دەزان هاوڕێ من ئەو شتانە باز دەکەم تەنیا لە بۆ یەکشتمە بڕاوکەم پارتی وێچێتی وەسیلەی مەدەنی نازانن کەی ئەو منداڵانەوەندە زۆر ڕێویان کردەوە نگبەتی ئێستا هاتن ناشتوانە بچمە جێشکە بەو پەلەپەلەیە یاری بەس ئێڵە تەنسیق لەگە مافیا هاکردن ڕیپۆرت کۆپیڕایت حملەی جوێندان ئەو وەسیلەی قێزەوەنی ئەوان بووە لە بەرامبەر دەنگە ئازادەکان شێوەی ململانیان ئاوا بووە ئاوایانی قەت نایەن ببورن قەت نایەن بە شێوەیەکی مەدەنی ململانێ لەگەڵ هەموو دەنگە ئازادەکان کامەی وەسیلەیەرە قێزەوەنە پەنای لۆ دەبەن هاوڕێیان خاڵەکی تر بڵێ ئەوەی شێروانی هاوڕێیان تاوان ئەو ڕۆیازێنی ڕۆژە کاک شێروان مانی لە خواردن گرتیە
ڕەوشی خراپە بەڕاستی ئەوێ جێ لە دەنجی دوێنێ و پێرێ ڕابگری دەبینی چ دەنگەکی مسئجی هەیە ببورن لەگەر ئەوانە بوو داوای لێبوردن دەکەم بەخوا هاوڕێیان کەلکی نییە دەبی قسەک دوورکەومەوە داوای لێبوردن دەکەم سلسلەی مێشتی منی شتێکە چیتن لەگەر دەنجی ئەو منداڵانە ئەمن ببورن هاوڕێیان لە بۆم نییەوە دەباسکەم بەس کچێکی ئاوتیسم هەیە کە لە ماڵ بێت ناتوانم من لایڤ بکەم یعنی دەنجی دوو هەندێک دەرەچیتن مەجبوری بێن بسمە دەرەوە ئەگەنە لە ژوورێک دادەنیشم وەکو هەموو ئەو خەڵکەی تر بەهەرحاڵ ئاوڕێیان شێروانی یازدەیەمی ڕۆژەمانی داوای مافیەوە دەکەم مەهاجەی هەبی مەهاجە یعنی هەر زیندانێک لە ماوەی 2 ساڵ ئەوازەم چەندە کە هیچ هەڵەری نەبێت دەتوانێت بچێتەوە ماڵەوەی خۆیان چەند ڕۆژێک بە کەفالەتێک بواری پێنادەن یعنی جگەلەوەی بە ناحەقی لە شۆرەیە هاوکات ئێستا ئەوە داخوازیتی وە شێروان ئەو ڕێیازدەمی ڕۆژە وەزعی زۆر خراپە شایستەی ئەوەیە هەمومان لە پشتی ڕابوەستین بەڕێزان من لە بەوەم نییە فاروق ڕەفیق ماڵ ئاوایی کرد من مسڕم لەسەر هەموو ئەو قسانەی خۆم کۆن کردی فاروق ڕەفیق خەڵکێکی زۆر دووڕوو دەبلمڕاڵە دەکەویتە هەست و سۆز هەتا هەیانن ئەگە داوای لێبوردنم دەکەم ئەگەر بەغەڵەت بەزم پێم وایە کە دەبەر شارچێتی شتێدا هەیە یعنی فاروقەتا لە ژیان بۆ هەموو تەنەکەیان لە دوو لێ دەدا هەموو پێیان خائین بوو ئێستا کە مرد فەیلسوف ئەومرد بابەتیان ئینسان لەسەری هەر پلە و پۆستێک هەیەتی یعنی سبەی فەرهاد پیربار بمبری ئەم برێ مەڵە فەیلسوف بوو کورە ناوەڵە کۆیلەیەکی پارتی بوو نمونەیەکی هەر هەزەلی لە ناو گەنجی کورد پیشان بدا خۆ ئەگەر بڵێ کتابی هەیە کاکە نازی فاشەکانش کتابیە بەرحاڵ با نەچینەوە ناوە بەس ئەوە دووڕوویە کاچ خۆم ئەوە دووڕوویە ئەتوو بچی بڵێ ئەوە خۆی دۆڕان قەڵەمی خۆی فرۆش دای ئەوە کە مرد دەست بە فینگە فینجیە بکەوێت چێ کتابی هەیە و ئێستا سەردەمی یعنی بڕوا بکەن ئێمە ئەوڕۆ ئەوەمان نەقسە ئیرادەی وەکو شێروانمان نەقسە ئەگەنە چۆ ژیری دەستکرد هەیە چ دەوێ کامە فەیلسوف هەیە کامە کەسێ بڕۆ لە ژیری دەستکرد بپرسە چ دەوێت لە ناو ژیری دەستکرد هەیە پێویست بە ئەوە نییە زانیاری لە زاری کەسە کە پێی ببوورن کە پێی دەگوترێ دکتۆر کە پێی دەگوترێ ئابووری ناس بڕۆ هەمووی لە ژیری دەستکرد هەیە بەس ئەوی نەقسمان هەیە ئەو ئیرادە جوانەی شێروانیەکانە ئەو ئیرادە جوانەی شێروانیەکانە ئەوەمان نەقسە کەچی بڕۆ ببینە بە سەدان کەس فینگە دەکە لە بۆ قەڵەمی کوردی زەرری لێکەت ئەو کورە براوە شێروانی 6 ساڵە تەمەنی گەنجی تەمەنی خۆی هەڵدەوەرێنێ لە پێناوی وەکو مۆم لە ئەو گەلەی دەستێت تۆ غیرەتت نییە بچی دوو دێری لەسەر بنووسی دەی فینگە لە بۆ فاروق ڕەفیقێک دەکەی کە پارتی هەموو ڕۆژە دەی بردەسە تەلەڤیزیۆنی دژی ئۆجەلان دژی ئەوانەی دژی پرۆژەی نەتەوەی مەسعود ئەو نەتەوەیبوونەی مەسعودی بوون هەموو ڕۆژە لە باسمیز و شەو نازانم ئاوا و لەوانە ئیشی دەکرد ئەو درۆ دەلەسانەتان لە چدایە یعنی بە جددیمە ئەوە شێروانی لە ژۆرەیەمانی گرتێ لە پێناوی سادەترین مافیتی تۆیە کە نەوێری قسە بکەی کاکە وەڵی فاروق ئەسڵەن یەشێک لەو کەسانە بوو کە جوێنی دەدا فەیلسوف بوو کاکەوە جوێنی بەمدەم لە بە هەندێشمی فاروق خراپ بوو یعنی بە جددی مەم زۆر دژی ئەوەشم ئیسلامیەکان وەک ئەنەما بەس لەو دنیای فاروق ڕەفیق مردیە پێباب پێغەمبەر لە 3-4 ساڵ لەو بچووکتر بووم کۆچی دوایی کرد 4 خەلیفە کوژران یعنی بە ملیارها ئینسان مردووە یعنی خۆ فاروق ڕەفیق آخر زمانیە بەڵام فاروق ڕەفیق ئینسانێکی ئەوە بوو متەزەبزب هەر دەمێ لە سەپەتەک بوو نمونەیەکی خراپ بوو لە بۆ گەنجی کورد هیچ خاوەنی ئیرادە نەبوو ئەمە نەقسمان خەڵکی بە ئیرادەیە نەک نەقسمان قسە زلی بری قەداریە ژیری دەستکرد هەیە هەزاران کەسی فەیلسوف و ئابووری ناس و دکتۆر و ئەوەی تێدا هیچ پێویست بەوە ناکاتن بۆیە ئەو دوو ڕێیە واز لێ بینن ئەوی خەمی قەڵەم و ئازادیتی فەرمو ئەو شێروانی ئەگەر ڕازگۆی باشترین کەیسە لە نێوان ئەوە وەختی خۆشی ئەوە بوو لە بۆم نییە شێرزاد حەسەن گوتیان هەڕەشەی لێکرا لەلایەن ئیسلامیەکان کە هەموومان ئەمە دژی ئەو شتانەی بەڵام ئێمە لەو ئەوروپایەی هەوڵی سوتانی ماڵ دەدرا بە قوربان هەوڵی سوتانی ماڵ دەدرا هەوڵی تیرۆرمان دەدرا یعنی قسەیان نەدەکرد ئەو دووڕوویانە چییە دەری دەبڕن بەرحاڵ ئەڕێیان بسمە سەر خاڵەکی گرنگی تر خەبەرەکیان دا و پێم مەرج نییە
مرز نییە سەد من ئەو خەبەرانی دەڵێم ئەوە دقیق بی بەس هەندێک شتێی دقیقم ئەڵێن ئیمارات پارتی سیخوڕی بەسەرچێتی کردیە گوتیە ئێستا پارتی وێچێتی بەنیان زۆر خراپ هەتا ئەو لێدوانەی ئەو کوڕە هەزیل و هیچ بەجددی ماتوو بچی لە ترامپی لەو هەموو پرسیارەی لەسەر قەزیەی کورد بڵێ برێ وەڵا سلێمانی چەکی فرۆشتیە وەرگرتیە و وا دەڵێن کە ئەمن ئەو زانیاریان بزانم ئەسڵەن یەکێتی هیچی نەدرایتە لەبەر ئەوی بە خەتی ئێران حسابە لا چاوی ئەمریکا و ئیسرائیل ئەو بە خەتی ئێران ئەوەیە و هیچی پێ نەدراوە پارتی ئەو هەم ئەسڵان بە پێچەوانەوە چەک درایتە پارتی پارە درایتە پارتی درێو دەکەن بڕوان پێ بکەن بەس بۆ حملەی ئەلامی بۆ ئەوەی قەزەکە ئەووا بکەوە لۆبی دەکەن لە هەموو ئەوروپا و ئەمریکا کە گوایەکێتی لەگەڵ چەکی لە ئەمریکا وەگرتیە و بەکارشینەی نایە لۆ ئەسڵەن پێچەوانەوە پارتی و حزبەکانی ڕۆژهەڵاتن گەو پارتی لەگەریان بەینی زیاتر خۆشێتی بە پێچەوانەوە ڕێگری دەکرد ئەوە وەکو خاڵێک یەکێک لەو شتانێک کە گوایە شکایەتیان لای ئیمارات لە یەکێتی کردیە گوتیان مانگانە 5 ملیۆن دۆلار نۆکان دایتە سوپای قودس 5 ملیۆن دۆلار تاوانە 5 ملیۆن دۆلار لە ئێران گەلک زۆرە زانن برادێک کە لەو شتە شارەزابوتی موچەی قائانی 200 ملیۆن تومەنە کە دەکات تقریبا 2000 دۆلارێک یعنی هەموو موچەی قودسی بوو بۆیە ئیمارات لە یەکێتی زۆر تون کردیە ئەگەر هەیە دیارە من ناتوانم بڵێم ئەو خەبرە سەتا بەڵام ئەگەر هەیە کە ئیمارات سەر لە نوێ هەندە پارەی کەی یەکێتی بلۆک بکاتن و ئەوەش هەموو ململانی قێزەوەنی خوان لەولا لە ئەمریکاوە دیتان ڕەحیمی ڕەشیدی لەو هەموو پرسیارە لەسەر قەزیەی کورد دەکات لە ناو کۆنگرێس لە ناو ئەوروپای خەریکی ئەو شتە حیز و قۆڕانن لە دژی یەکتری لە بڕێ ئەوەی خەم لە قەزیەی کورد خۆن کە وەزعی کورد ئێستا بەرەو خراپی دەڕوا ها بەرەو باشی ناڕوە لە بەشت چی لە دەرەنجامی ئەو ململانی قێزەوەنەیە کە شەڕیان لەسەر سوڵتە و سوڵتەیە هیچ دەسە مەکاسبی ئەو نیەوە دایان بینن ینی هەموو دەستکەوتەکان ئەوڕۆ علی زەیدی چێ هاتی لە بۆ مەسرور بارزانانی استقبالی دەکە کەسی لە بەغدایە دەنجیان نەدا مەسەن دژی ئامێدینان لەبەر ئەوەی ئەو کوردە و ئەوش عەرەبە ڕەنگە ئەو علی زەیدە سبەی وەچی هەموو ڕێیز وزەرەکانی کەش پارتی دژایەتی بکاتن هاوڕێیان خەبەرش کەش ئەمە زانیتەن لەژێر فشاری مەسعود نێچیر یعنی مەسعود کارەشە لەم نێچیر دەکا و بانجی دەکا و نێچیریش قسە توزعیزە ینی هەولێر گوتەنی دەڵێ بنە قەزم لەوە یعنی کەمامی بانجی دەکا و دوو قسەی لەگە دەکا و هەڕەشەی لەگە و زائیدەن بەنگۆ ئەوە شەیەکار نێچیر بە حکمی ئەوەی داوای یەکێتی داوای پلیس سەرۆکی هەرێم دەکا پۆست سەرۆکی هەرێم دەکا ئیتر ئەویش یان قسە پفدایە ڕێگری کردیە تا ئێستا ئەڵێن یعنی هەولی یعنی هەموو تا ئێستا من نازانم سبەی دەبوایە پاڤل یعنی هەتا کۆتایی مانجی چار دیداری لەگە ئەردۆغان کرد با نەیکرد ئیتر ڕێگری کردیە چکو مەسعود و مەسرور ئەو کۆنتاکتیان نییە لەگەر تورکیا نێچیرە وەکو کوڕی ئەردۆغانیە ڕێگری کردیە و تا ئێستا بەڵام سبەی چ دەبی نازانم بەس ئێستا مەسعود هەوڵ دەدا لۆبی پاڤلە زیاتر بگریتن ئەویش لە ڕێی نێچیرەوە ئیشە دەکرێتن هەرچەندە نێچیر لە 100 پەتان دەدا و لە هەموو بوارێک ئیش دەکە هاوڕێیان بچمە سەر خاڵەکی کۆتایی و ئەوەی تر یەکێتی لەو ڕۆژانە ئەمە ڕامگەیان هەوڵی کوشتنی پاڤل لاهور شێخ زەنجی هەبوو ڕەنگە خەڵکێک هەیە قوربانی ینی خەڵکەکی زۆر هەیە قوربانی دەستی لاهور و براکانی بوونە وفعلا يعني من هەندە جار دەرم سیرکەن دەرێ ئینتقامی ئیلاهیە ئەوەی لاهور و براکانی لەو 8 ساڵەی بەسەر خەڵکی سلێمانیان هێنا ئێستا ڕوبەڕووی خۆیان دەبتەوە ینی وەرە بڕۆ سەیریان کە لە چ وەزعێکدانا ئەو لاهورا ئێستا لە شۆرەیە هەوڵی لە ناوبردنی دەدرێ و ملک و ماڵیان داگیر دەکرێ و ئیهانە دەکرێن و مزایقەی دەکرێت و ئاواتی خوشی ئێستا دێن باز دەکەم لەبەر ئەوەی لە هەمووان دەنگ هەڵبرترە قسە دەکا دەتوانم بڵێم لە هەموو براکانی بەغیرەترە یعنی بەڕاستی وەرە من ئەوڕۆ بیرم لەوە دەکردەوە تا لاهور لە دەسەڵات بوو ئەو 4-5 برایی جگا لە ئاراس لەگەری تەبانە بوو بەڵام ئەو 3-4 برایت کەی چ ئەنتەرێک بوون چ تاوانە چیان دەکرد چ خۆ بە زلزانێک بوون و
ئەگەر نەڵێم سێ بەشی نیوەی تاوانەکانی لاهوری برایەکانی دەیان کرد کەچی ئێستا ناوێرن دیفاع لەو برای خۆیان بکەن قسەیەک بکەن ئەوەندە ئیمتیازی هەڵپەرستن جگەلەوەی بە بەڕاشکایی بڵێم ئاسۆی برای لە گەرمەی شەڕ دوو برا و خوشکەکان و ئەوانەی بەجی هێشتی بوو کەچی شەڕی گەورە لەسەر ئەو ئاسۆیە بوو کە دەڵێن لەگە شانازی بە شەڕ هاتبوو چوو بە سەر ژوورەکەی و نازەم هەندە کەتنی قێزەوەنی کردبوو کەچی ناوێری برێ لەل و زۆربیان لە ئەوروپانە یعنی بەجددیمە شەرم لە خۆتان ناکەن ئەنگۆیەک تا لە دەسەڵات بوون جەلاد و دکتاتۆر بوون خەڵکتان زۆر ئەشکەنجە و ئازاردە سلێمانی و دەڤەری گەرمیان ئێستا ناوێرن برێن لەل لەو هەموو یەک خوشکتان هەیە قسە دەکاتن ئەو خوشکەشتان یعنی بەجددی لەژێر هەڕەشەدایە هاوڕێیان لە تەک ئەوەی کە هەوڵی کوشتنی لاهور هەبوو بڕوا ناکەم تازە بێرن لە ئێستا بەڵام لە ئایندە پاڤێل و قوبات هەردەیک لە بەرامبەر لاهور زۆر ینی سراعی ئەو دوو ئامۆزایی زۆر توندە قسەک درێژتری کەم زۆر توندە من نازانم بەس لە ئێستا ڕەنگی قورسبی هەر شتێک بکەن لە سەریان ساغ دەبتەوە زۆر کەس ئاگاداری بەریتانیا کردەوە بە حکمی جنسی هەیە کوشتنەکەی گەلە قورسە بەڵام بەرنامەیان هەبوو و زۆر لی داغدارن یەکێک لەو شتانێت کە پاڤل زۆر عیبە بزوتنەوەی ئیسلامی تیزاب بە خەڵک داکات ئەوە هەمومان پێمان تاوانە پارتی بیکە پێمان تاوانە بە زۆر شەرمەعەت و هەوڵی وابت ئەو بەرنامە لە دەست بوو ئەمن دەقیقم لەوەی یان بە لۆری پێوی دامی سیارەی لەگە بکەی چکو زۆر تووڕەن لەسەر ئەوەی قسە دەکاتن واتە گوایە دوێنی بە دایکت و باوکت و نازام چ و ئەو شتانەدایە یعنی من ئەوە دەڵێم هاوڕێیان بڕوا بکەن ئەو شتانە لە بنسەری پاڤل هەبووە بەڕێزان ئێمە من زۆر ڕۆشنبیری کورد دەبینم دوو ڕووە زۆر کەسایەتی کورد دەبینم باز لە دیموکراسیەت دەکا باز لە ئازادی دەکا باز لە مافی مرۆڤ دەکا کەچی کە دێتە سەر کەیسێک ڕەپت بەخۆی بێت یان ئەوەتە بە پێی یەکێتیە پارتیە پەکەکەیە یعنی داکۆشی لە مافی مرۆڤ ئازادی دەکا ئەگە حزبەکەی خۆی نەبێ ئەگە باوەڕەکەی خۆی نەبێگە چێشی شخصی خۆی تێدا نەبی یعنی مرۆڤی ئازادی خواست تۆ سیرکە یعنی لۆ ئەمنستی ومە ڕای دۆچ ئیلە ئاخیری ئەوانە یعنی دژی لە سێدارەدانی داعش بوون بەعسیەکان بوون قائیدەن ئیلە ئاخیری داکۆشی لە هەموو مرۆڤێک دەکەن کە نابی ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازارتەوە بەس لە ناو کورد ئەو حاڵەتە زۆر کێشەکان شخصی شخصە نەدەکرێت پارتی دژی یەکێتی بەس کە پارتەکەت وە بکەوەنی یەکێتی بە هەمان شێوە تویژدانتان ئەوەی پاڤل دەکە ئێستا چ فەرقی هەیە لەگە پارتی من ناتوانمەکە ئەو خەڵکەی درۆزم بم یعنی بەجددی جە پێشکەم لە خۆم کردەوە کە قورسە بڕوا بکەن لە تەکنیکەوە لە ناو سوسیال میدیایی لەولا ئەو لە ئاگام لێ چەند تەنگا و مشەوەش بوونە بەو خەبەرانە و چەند لە من پەستن یەکێتی ئێستا بەڵام کاکە یعنی ئەمن درۆزم نابم لە گەرمەبادی و وجدانی خۆم دژی پێشێلی ماڤم هەر لەو ڕوانگەوە من دێم قسە دەکەم یعنی ئەمن دەکرێت ئەمن پارتی ئەولی تیرۆر بدا دەنگ هەڵبڕم بەس بۆ یەکێتی دەنگ هەڵ نەبڕم دەکرێت ئیسلامیەک تیزاب بەلاقی ژنا نیخانزادی سۆرانەکانی کووردا بکە بەڵام یەکێتی ئەگەر بێ تیزاب بە دەستەی ئەوە بە تایبەتی لە مەلعەبەکەی هەولێر یازدەم یاریگەی نەورۆز بشتە شویان لە بنسەری بوو بەڵام ئڵغایان کردەوە ئێستاش کە باز دەکەم بڕوا ناکەم تازە بوێرن هیچ بکەن بەڵام لە ئاوات زۆر پەست کو دەکرێت ئیسلامی ئەو ڕەفتارانەی یەکێتی دەیکە سۆسیال دیموکرات لە ململانەی کەسێتی بچن ئەوە ململانەی سوڵتەیە لەگە لاهوری خۆ ململانەی فکر و ئەوە نییە بەڵام کاکە وەسیلەکان زۆر قێزەوەنا بچی تیزاب هەوڵ بدەیت تیزابی بە ئاوات شێخ زەنجی دۆتمام بە دەردیەوە برادرە گلەی لێکردم گوتی کاکە بەشن لە بادینان دەگوترێت دۆتمام نەک پسمام یعنی دا بکە کورە بابە لەگەر بینە لەگە قائیدە داعش نابیەوە بکری یعنی وەکو گوتم ئەمنستی دژی لە سێدارەدانە لە بۆ سەدام و قائیدە و داعش و ئەوانەش نەک بەس لە بۆ دەنجی ئازادی خواست یان هەوڵدن پاڤل باش ئاگام لە وردەکاری چادەوە بڕوا بکە باشترین نمونەیەکت پێ بڵێم نەکەر ئاوات ژنی کەشەیە بە تەمای ئێرهابی بەرامبەری لەگە بکەی قسە دەکا هاوکاتدا پێ بدرێم یەکێک لەو قەمەرانەی لە دوو ئاواتی دەسوڕێتەوە قەمەرەیەکی نیسانی ڕقم هەولێرە ئەوە دەڵێم لە من دەزانم لە مەودە تەرک دەکەن
ئەو شتانە تەرک دەکەن یان دەگۆڕن بەڵام ئەوە بزانە ینی تا چەند سەرچاوەکانمان دەقیقە قسەی کۆتاییشم لەسەر یەک شتی ئاوڕیان لەسەر یەک شتێ ببوورن ڕەنگبی ئەوانە یەکسەر بیریان لە بۆ هەواڵگیری و لە بۆ نازانم بە پارە و ئەو شتانە کاچ خۆ بەڵێ ئەوە بە پارەوە دەکەن یان ئەوت هەواڵگیریەک دەیداتێ یان دژمنانی کوردیان پاراستن دەداتە قادری وایە تۆ خەبەرەکەت باز کلەی کە دەرێ ئەها نوێشیان قەت لە ئۆ ناڕوە خەڵکەکێ لە ناوە خۆیان لێیان بێزارە کاکە لێیان بێزارە ئەو هەموو ئینشقاق و جیابوونەوە بڕوا بکە ئەو پاڤل و قوبادا ئەو مەسرور و مەسعودا ئەو نێچیدە چارتەوروبەری خۆیان زدیان من لەو بە 12 ساڵی دەیان کەسی وام دیتە من یەک نمونەی کۆتایی مەکی ئامێدی باسەکەم لەبەرەوەی تەقیەوە بۆی باز دەکەم سێ خادمی ناو ماڵی مەسعود بارزانی ناو ماڵی مەسعود بارزانی کێکێکیان لە 78 لەگە حەمایلی دایکی بووە ناوی فاتیمە بوو کە مەکی زۆر زار دەنگەکانیشی بڵاو دەکاتەوە هەندە جار لە 78 لەگە ماڵی بارزانی و مەسعود بارزانی لە ناو ماڵیان بوو تەنسیقی لەگە مەکی کرد ئەزانی بۆ لەبەر ئەوەی ئەوەندەی ئێرهاب و زوڵم و ستەمی لە ناو ماڵی بارزانی دیت بوو ئەوە بوو جیرا بووە لە بەهۆی چەند هۆکارێک بەر بوو ئێستا لەژێر ئیقامەی جەبریە دوود کەش بوون هەمویان ئێستا کە لەژێر ئیقامەی جەبرینە نوقتە چییە خەڵکا کە ستەمتان لێ دەبینی پاڤل قوباد نییە بڕوا بکە ئاگایان لە خۆ نییە سەرخۆشی سیاسی دەگرن و دەکوژن هەموو شتێک دەکەن بەڵام ئەوە نازانن حتى چادەوروبەرەکانی خۆیان خەڵکانێکن لەگەریان سادق نینە لەبەر ئەوی کاکە کەس مایە ستەمیان لێ نەکەن کورە بڕوا بکە برادران دەرن لە سلێمانی وەکو سەردەمی ملازم محسینی لێ کردیاش خەڵکی بە جلکی مەدەنی شەوان دەنارتن ئەو ڕێستوران و کافێکان دەکەنە راپۆرت لەسەر خەڵک ئێرهابێکی زۆر توندی هەیە وەرە سیرکە 5-6 کەسی کوشت جەماعەتی لاهووری بە شێوەی قێزەوان شێخوا دێرینی تەقاندەوە ئەو خانەکەی تەقاندەوە لالەزاری کرد ئێستا دوای ئەوڵدا بە ژەهر شتیوا لە لاهور لە ناوبا و تیزاب باوەی خوشیاکە ئەو وەسیلانە وەسیلەی فاشەتە ئیسلامیەک بیکە لای زۆرمان ئەو تاوانە پارتی بیکە تاوانە بەزێچەتی بیکە دەبی چاو بچقێنی من لەو دەنگ و ڕەنگانە نیم من داکۆچکەرێکی سەرسەختی مافی مرۆڤ و ئازادی بیرڕام ئەوەندەی پێم بکرێت لەو باشوورە دەنگ هەڵدەبڕم لەو ڕوانگەشەوە دژم لەو ڕوانگەشەوە ناتوانم گوڵ بژێر بکەم لەسەر ئەو شتانە بەهەرحاڵ ئاوڕێیا من بەرپرسمنەوەی ئاوات بەڵام دەزانم لەگەر بڵاوکردنەوەی لە میدیا ناتوانن و زۆر شەرمیشە لە بۆ یەکێتی کە ئەو هەموو ڕەخنانەی لە پارتی دەگری سەرەسەر شێوانی ڕەخنان لە پارتی دەگری کاچ خۆم لەوەی تو باشترە تۆ نموزەزی پارتی کۆپیەکەی بە خراپتر ئێمە ڕەخنەمان لە پارتی خۆ لەسەوەنی ئەوانە ناوی ئائیلەی بارزانیە و جمەدانی سۆریان لە بەرا و قینی شخصیمانە قینی ڕەفتارمان هەیە بۆیە ئەگەرە توش و شویان دەکەی پاڤل و قوبات فەرقتان چییە یعنی لۆ نابنێ یەک حزب و سەرێشەی چیە لەگە خەڵکەوە دەگەن کە یەک کۆپی یەک ئەخلاق بن کاچ خۆ من ملانێ بەوە دەکرێت قسەی کۆتایی بڵێم هەمووانەی دەزانن لە 99 و 2000 و ئەوانە بوو بەرهەم ساڵە لە حکوومەت نموزەزێکی زۆر زیای پیشاندا بوو لە چاو نێسیر بوازەم ئەو دەمێ سەرۆکی حکوومەتی ئەو لێر بوو هەموومان هەستمان بزیاد هەموومان دەیان جار گوتمانە یەکێتی ئازادی سیاسی زیاترە لە پارتی بەڵام ئەجە تۆ چی پارتیت کرد فەرقی چییە تۆ ململانێ بەوەی دەکرێت جیاواز بی لە پارتی ئەگەر وەچی پارتی بی فەرقی چییە بەهەرحاڵ من بەرپرسم لەو بەشی زۆری لەو زانیاریانە ئەو ڕەفتارانە ڕەفتاری قێزەوەنە خەڵکی ئازادی خواز دەبێت کێشە شەخسی حزبایەتی وەلا بنێ ڕێ بگریت چکە ئەوە دەبتە میتۆد کەلتور دادێتە سەر شێوانیەکانی ژە ناو زیندان دەیان کوژن تیزابیان لە سەجادەی پێدا دەکرێت کاتش خۆش زۆر سوپاس بە وەختەی لە منتان بردە سەراوڕێ